بله سروان همی مجارا و کمبون شاندا پارتی ما مهوانه که دکتر ناصر هرکی اندام بره یه پرلمان عراق استودیو کردستان 24 گلمه دکتر تو گله که بخوی دست بیکیم شاندا بالای پارتی دموکراتی کردستان سراست مکتب سیاسی و جاره بو بغداد بو دما سه روزه گرینگیا وی شاندی و جوازیا وی چیت نابراکو شاندن دین هرما کردستان شوی که گشتی زور سپاس بو ایوا و سپاس بو بینرانی که 24 والله پیشوی من والله می پرسیاره که جناب دما پیم خوشه همه خلکی کردستان بزنه که استا سه بوچون یعنی نه که استا هر بیداد سه بوچون بیرکردنوا لعراق دهن بشه که انواع بیردکنوا که رنگ ایتر جيش من القناعات بيوصل لقى هريمي كردستان لقى الكرد ريق بكون او هند الصالي كدرجه 8 عراقي نعم تواني خدمتي قال لي عراق كان ريق كوتن هبي وهو خلق با آرامی خوشگذرانی بجی بشیکیش لوان رنگ بیانوی دانستاندن لگر هریمی کردستان لگر کرد بکن بلام دائما اوان خوانی بریار بن بشیکیشن استا لناو دصالات ماون لناو حزبکان ماون به هیچ شویک آمادنین وکو برانبر لگر کرد دابنیشن حساب بو کرد کن که وکو وان خوانی مافل عراق دا باید بیا مهم او بزانی که ام بیرکرنوانی شوینی نتویو مزهیتا استا ماون سردید گلوان بیرکرنا چوا کو کردستان شوی جمع بس بولير اويا يك لهم خال هم جرينتر مثلا اويا كا باس شاند ذكرت كابوتشي جوازي شاندي دانوسكار زور جرينجا اواني كا دبن بستروكي شاندو انداماني شاند بيوستا شارزايكي تواويان لبالي سياسي كهبي وبيركنوا واخد بوچونيان لسر بيركنوي اوانا هبي لجيان دانوستاندن دكن بو اوي وكو پرچک بن یعنی آماده بن بوی گفتگو بکن بتوانن لگفتگو دستکات بدست بینن اما لانی گنگه وی که استا بینی ما شانده کی بهس شانده کی بالا شانده کی بتوانا استا لبغداد و امیدش دکین و قناعتش مانا انگا دستکوتی هبی اما لا کی تریج اوانی که استا لده صلاتن ابي بزانن مثلا بارتي حزبكي محوري نتويه كده جدا بغداد بأجنداي حكمراني وبروجه دشتا بغداد بلان بدا خواتها استاوان بيركنويكي تليان هيا نازان كبارتي لسر استي عربي ولسر ناوخوي ولا رجالاتي ناوراست اجماليكي قران كاريكانا يعني ابي بيلوانا كانوا حساب وجنابي سلوك وبو بارتي ديمقراطي كردستان كان شوف امان تاريخي إيما لقر عرب لقر دا صلاة أوانيك لدى الصلاة بس عربنا بشوي يشتي بلام أوانيك لدى صلاة بدرجاي دروزبوني يعني عراق ناتواني خدمتي قال إخوان بكن وقال إخوان لا باردوخي آرام وخوش جزارين دا برئ بكن چونكو أم جوري بالكدوان هبوا ونتيجة كاش بنيتا بهم بشوي هوليان دا كرد لأنفال راقواستن أو ناتواني بكن استاش اگر بیر بکنه و با فشارانه که دکنه سر حکومت و پارتی ناچار دکن تسمیل به اراده عوام بید راستی بیر کنه که هلا چونکو مسئله سال 2014 ما نزدیک لبرچا و مسئله هینان داعش و مرینی موچا بلام پارتی صاحبی قرار لا هريمي العراق والهريمي كردستان جا لواش ابي بزان المسألة اواني كرد صلاة البارتي ايمو اواني كسالة صلاة روج لروجان هذا ما بيكو لا يكسن قروي ظلم ما لي ذكره مو براني كيسة الصلاة للشيعة ظلم على ذكر الآن رجيميكي دكتاتوره أجر أوان إسابيل لو كان أوان بتشينا شويني أو حكومتي كبيشتر كواتا أم صفتا شورش جري خوان لدزدن بوي أم بيركنوا قازان جينبو أبي بقرينا وسر ميزي قفتقو وبزان سنجي بارتي چندا وسنجي بارتي جيجلاوش رنگا سوزيكي سنيشي هبه وولاتاني عربي حزبه وبكن كبارتي وكو درعيك ابو سناش يعني كواتا عراق ولاتيكي فريبيكاتي سناش عكرد حكمراني تاكروي لعراق دا نتيجه انجام باشا ديجل في سانغا بارتيا وتاما جبي داي كومبونن شاندا مكتبه سياسيه بارتي ديال همي عاليين سياسي تشي هفيمانيار وبنا دولته چارچوبه هماهنگی و بدرجاهی و تیرو تسهیل وان هر سه روزان دام دی چند یعنی هاریکار بتن جبور و جاره تمامی مکم زمینه کا سیاسی و نقشه‌ریه کا تمام بو وان کشین هلاویستی چه گریدای یاسا نفت و غازی بتن یان جبور جای بتن بداخوا اوان زور جار يعني بيني ومانا يعني نيت باكي
پارتی و حکوومەتی هەرێمی کوردستانیان وەکو خۆی وەرنەگرتووە چونکە ئەوان دەزان لە سەرای دروستبوونی حکوومەتەکان کاتێک کە پارتی لە گیرانە بناتوانێت حکوومەت پێک ببینن ئەبێ ئەمە ئەو نیەتەی کە لە ناو بیرکردنەوەدا ئەم نیەتە بێنە دەرەوە چونکە وەکو باسم کرد خزمەتی گەلی عراقی نەکردووە هیچ خزمەتی گەلی عراقی نەکردووە بۆیە ئەم شاندە کە ئێستا پارتی کە ڕێککەوتن دەگا لەگەر هەر لایەنێک یەکێکە لەو حزبانەی کە خۆشیان دائیمەن لە دانیشتەکان کە ئێمە لە پەرلەمان بوون دانگوت پارتی یەکێک لەو حزبانەی کە ڕازگۆیە و ساحیبی قسەی خۆیە پارتی ئامادەیە ئەو ڕێککەوتنەی کە لەسەر مەسلەی بودجە کە لە قانون یاسای بودجەدا لەسەر ئەو خاڵانەی کە تایبەت بە کوردستان دەنگیان بەسەردا و یاسای پێی دەرچووە پارتی ئامادەیە و پێی ئەو زانیارەی کە هەشمانە ئەمە لە نزیکەوە هەموو بەندەکانی ئامادە جێبەجێ بکە بەڵام وەکو باسم کرد نیەتەکەیان تا ئێستا نیەتێکی باش نییە کێشە دروست دەکەن بۆ مەسلەی مەسەلەن داهاتەکانی غێرنەوتی تا چەند یعنی یەک ڕۆژ کە تاخیری دەکەن چەند کاریگەری لەسەر خەڵکی کوردستانەیە بۆی ئەمانە ئەبێ بگەڕێنەوە سەر بیرکردنەوەیەکی عقلانە و بیرکردنەوەیەکی خزمەتی گەلی عراق ئەبێ بێن ڕێکەون لەگەر پارتی و لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەی گەلی عراق لەو وەزعی کە دەیبینین بە دێژای تەمەنی تێدایە ئەگەر فکر بکەنەوە کەوا ئەوان فشارێک لەسەر حکوومەت دەکەن بۆ ئەوەی پارتی تا لاواز بکەن یاخۆت بچێتە ژێر پاڵەپەستۆی ئەوان و بەرنامەی ئەوان جێبەجێکە بەڕاستی بیرکردنەوەیەکی هەلەیە چونکە لەوەش بەداخەوە ئێمە لە ناوخۆش فشارێکی ناوخۆیی هەیە لەسەر پارتی و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەبێ ئەوانش بزان ئەم فشارە ئەگەر بەنیاز پارتی لاواز بکەن لاوازبوونی پارتی یانی لاوازبوونی کورد لە دەستدانی ئەو دەستکەوتانە هەیە لە دەستدانی خوێنی هەزاران شەید کە بۆ ئەم ئەزعادانرا بۆی ئێمە تاکە ئاسوەیە کە بۆ گەیاندن گەیشتنمان بە ئامانجمان یاخۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عراقی پارتی و جەنابی سەرۆکن مێدەوارین ئەوانەی کە لە دەسەڵاتن بیر بکەنەوە نەک تەنها لە بەربەرژەوەندی ئێمە لە بەرژەوەندی گەلی خۆیاندا ئەگەر تەنها بیرکردنەوە لە بۆ بەرژەوەندی خۆیان و حزبەکەی خۆیان بیت عراق دوا ڕۆژێکی نادیار چاوەڕوان دەکەن باشە بەرامبەر وان هەمی یعنی ئەو بیرروکێن جەنابەتە بەحەسکر و ئەو ئالین سیاسی و دابەشبوونە وانە فشارن وانە چۆنا شاندا مەکتەبە سیاسی پیشاندەکە باڵایە وێجارێت جەنابەتەژی ئاماژە پێچەندیدا ڕێبوار بابکەی ئەندامێ پەرلەمانە خۆلا پێنجیە پەرلەمانە کوردستانێ دێ بەری دوسێ ڕژەکە دێ داخوێنیەکدا بۆ کوردستان 24 دا گوتی کو وێجارێ شاندا پارتی یا مەکتەبە سیاسی ناچتا بەغدایە فقط بۆ کو گوتوبێژە سەروان کێشەیەن هەلاویستی بەلکو نامەیەکیش دیگەهینتن بۆ چۆنەتە نافنامەیە دێ چ بتن سیمای دوێ نامەیە چ بتن بژاردە چنە بەرامبەر پارتی دیموکراتی ئەوکو باسم گرجیگە لەوەی کەشاندێکی باڵا چۆ بەڵام پەیامێکی ڕای خۆم ینی ڕەنگە من ئەوە ڕای خۆم بی پەیامێکی جەنابی سەرۆکی پێ بۆ ئەوانەی کە لێستا دەسەڵاتن بۆیە شاندەکە نەک تەنها لەسەر لەگەر حکوومەت دانیشتووە شاندەکە لەگەر هەموو لایەنە سیاسیەکان دانیشتووە لەگەر کەساتیەکان دانیشتووە لەگەر سەفارەتی ئەمریکا دانیشتووە لەگەر نوێنەری نەتەوەی گوتەکان دانیشتووە بۆ ئەو پەیامی کە لە جەنابی سەرۆکە ڕەنگە پەیامێکی تا ڕادێک هەندێک توندیشی تێدا بێ چونئیتر ناکرێت تۆ بێ لەگەر مندا بنیشی و لەسەر ڕێ بکەین دوایە کە دەچێەوە دووبارە بگەڕێەوە سەر سیفەتە پێشەکانی خۆت و بیر لە بەرژەوەندی خۆت بەرژەوەندی ئەو گەلە بکە بۆیە بەڕای من پەیامێکی تێدایە پەیامەکەش تا ڕادێک ئەبێ یەکلاکەرەوە بێ وەگەر ئەوان بیریش بکەنەوە پارتی هیچ کارتێکی تری لەدەست نییە پارتی بە درێژایی تەمەنی خۆ خاوەنی ئەزمونێکی درێژە و خاوەنی خەباتێکی زۆرە و خاوەنی دەستکەوتێکی زۆرە پارتی کارتی تریژی هەیە بۆیە چونکە پارتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەنگی خۆیەوە و پارتی و جەنابی سەرۆک ینی خاوەنی ینی دەسەڵاتی گۆڕانکاریەکانی ناوچەکان پارتی تێدا سەرپشک دەبێت بەێ دکتۆر ناسر هەرکی ئەندامێ بەرەی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ ئامادەبوونەتە زۆر سپاس بۆش سپاس